والله موچە شتێکی ئەساسیە ئەوە خەڵکەکە زۆر بێوەزعە بێپارەیە بازار ڕاوەستاوە ئیش ڕاوەستاوە کێشە لە ماڵە پیا بووە کاکە جگەلەوە کێشە لە ماڵە پیا بووە کاکە خەڵکێکەکەی معاشەکەی کەمە بۆ نمونە من لە بانقم من فەرمانبەری بانقم خەڵگەی معاشەکەی کەمە کاکە خەڵگەی کارگوزارە 400 وەرەگری 350 وەرەگری بە منی و تۆ توێتی کاکە قەرزەکەم لە براکانم لە کەس و کارم جا ئەمە 350 بیتێ چی باتەوە بە قەرزا و چی بخۆوە وەڵای داواکاریمانەوەی موچانە ڕێک بێتەوەی تر خەڵکیش بوەکو ئاسایی بژی ئێستا کابرا هیچی پێ نییە ڕاگا پارەی کارەبان نییە ئاو نییە مۆلیدە نییە نازام چی نییە ئیش و کاری نییە مەعیشەتی ناڕوە ئەمامی کارگرانیە لەسەر خەڵک لەسەر هاوڵاتی هەمی زۆربەی زۆری موچەخۆرە کە موچەخۆریش بوو موچەکەی وەرگری موچەکە کەوتە بازار و ئیژەکە هەردوواکەوتن و هەر هیلاک بوون وەڵی نازان بڵێ ئێمە چ بڵێ ئاستی سار دەبین کاکە ئەمە ڕۆژێ نییە دوان نییە موچەبان خەڵک ئیساحات ئیشەکە من جاران پیکاوێک کاڵک مێنا خوارێ برە کە موچە هەبوو تانی ڕۆمایەکەی دەرەچوو ئێستا بە دوو ڕۆژی بیفرۆشی ناکێتن نیوەی مایەکەی خۆی کرێخانومان نەداوە خۆ ژیانی خەڵک لەسەر ئەو مەعاشەیە ژیانی بازار لەسەر ئەو مەعاشەیە داواکارم کە ئەگە کەم و کورتێکە لەلایەن حکومەتی هەرێمەیان لەلایەن حکومەتی عێراقەوەیە چارەسەر بکرێت وڵی دۆخێکی زۆر خراپە یعنی ببینە ناو بازار چخۆڵە زۆر کاریگەری کردوتە سەر هەموو شێوازی ئیشەکان ئیتر ئەوەی کە ئێستا ئیشی هەیە زیاتر بە بۆنەی گەشتیاریەوە و عەرەب و خەڵکی دەرەوەی وڵاتکەوێنەوانەیە ئەجناوەکو خەڵکەکە خۆی زۆربەی زۆری بێ حاڵە هەمووی سێری گیرفانی کە هەموویە لە پارەم پێنێ 40 ڕۆژ و 5 ڕۆژ زۆرە بۆ فەرمانبەرێک چونکە ئەمە مانیەک نییە بڵێ یەک مانگەوای لێهاتووە لە 2014ەوە ئەم حاڵە بەدەست ئەم میلەتەوە ئەناڵێنە بەدەست ئەم وەسعی کە هاتۆ بەسەر ئەم کوردستان و عێراقیا بە تایبەتی کوردستان هەرجا بڵێم چی هەچی بڵێ خۆ کارە کەس هیچ کاریگەرە کەس ناکات تاسی لە ڕێڕەوی ژیانی هەموو کەسێ ئەلەو عەرەبان چێشکەوە نەگەر لە من لە هەموو کەسەیەکا جا بە من کەس گوێمان بۆ گرێ وڵی کاکە گیان من ئایدێرە نیم ئەدی بەقاو ناوەڵە داوان ناکەوێت یەک دەقە داوا ناکە وەڵا بێتەوە سەر هەرێم نانگە بێخۆ